سەرەڕای دابەزینی نرخی نەوتی خاو لە 75 دۆلارەوە بۆ 33 دۆلار، بەڵام نرخی سوتەمەنی دانەبەزیوە. لە کاتێکدا هاتوچۆکردنیش بە تەواوی وەستاوە و کەمترین ئۆتۆمبیل لە بەنزیخانەکاندا دەبینرێت، کەچی نرخەکەی دانابەزێت. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت لە زۆربەی وڵاتانی جیهان نرخی سوتەمەنی بەڕێژەی لە 20 دابەزیوە، تەنها لە هەرێمی کوردستان نەبێت، چونکە کۆمپانیەکانی بواری سوتەمەنی حیزب بەڕەویان دەبات، لەلایەن حکوومەتەوە چاودێری و لێپێچینەوەیان لەگەڵدا ناکرێت. دوو شتەیە نرخ ئەرزانەکات و نرخ گرانەکە. یەکەم تەڵەبە، تەڵەب نەماوە بەسەر بەنزینە، هەر سیارە لەسەر جادە نەماوە، چۆن ئەمانە عەمباریان کردووە؟ ئەمە کێشەی ئێمە نییە وا عەمباریان کردبێ یا عەمباریان نەکردبێ، ئێمە سەری بازرگانیە، مەسەری حکومی نییە. ئەگەر ڕاست دەکەن ئەوان ئەڵێن ئەمە عەمبار باکرۆ، با ئێمە تەثبیتی کەین لە ڕەقەمێکا تەثبیت کەین، بزان ئەوە قبوولەکەن لەو ڕەقەمە تەثبیت بێ، ئەوە قبوول ناکەن لە ڕەقەمێکا تەثبیت بێ. لەبەر ئەوە داواکارم لە حکوومەتی هەرێم لە لەژنەی سووزە لە پەرلەمانی کوردستان لە 4 محافەزەکە بەڕاستی چای بخشێن بەم بابەتەوە. ناکرێتەوە بە دوای یەکێک دەمامک تۆزێک گرانەکەکەی بەسەریا و حەسەیەک دوکانەکەی داخەی، بەڵام بنزین زۆر ئەرزان بووە، بەڵام لەبەرەوە کۆمپانیەکان کۆمپانیای حزبین و بەدڵی خۆیان تسعیرە دانن، ئێوە ناوێرن بڕۆنە دەوریان و ناتوانن دایگرن. ئەمە ناحەقێکی گەورەیە بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەکرێت. بەشێک لە بەنزینخانەکان پێش قەدەغەی هاتوچۆ ڕۆژانە زیاتر لە 25,000 لتر بەنزینیان فرۆشتووە، بەڵام ئێستا ڕۆژانە نزیکەی 2000 لتر دەفرۆشرێت. بەپێی یاسای ئابووریش هەر کاتێک خواست کەم بێتەوە نرخدا دەبەزێت، بەڵام بۆ نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان ئەو یاسایە شمولی ناکات. سەرۆکی لیژنەی پیشەسازی و ووزا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت سوتەمەنی لە هەرێمی کوردستان لەژێر ڕکێفی بازرگانەکاندایە و حکومان نەیتوانیوە پشتیوانی کەرتی سوتەمەنی بکات. کەرتی سوتەمەنی لە هەرێمی کوردستانە کەرتێکی بازرگانیە و تەواو بازرگانی، ینی لەژێر دەسڵاتی تەواوی بازرگانەکانە. ئەم بابەتەیش نرخی نەوتی جیهانی و هەروەها تێچووی و ئەو مەسروفاتی کە بازرگانەکان ئەگەرنە ئەستۆ ئەخەوێتە سەر ئەو نرخ سوتەمەنیە کە ئەفرۆشێت بە هاوڵاتیان لە ڕێوزگەکانی سوتەمەنیە، واتە لترێکی بنزین لە ئەو وڵاتێک کە دەرەچی هەتاکۆ کاتە وێزگەیەکی سوتەمەنی بە تەواوی بازرگانیە و حکوومەت نەیتوانێت هیچ هاوکاری و هیچ داعمێک بۆم کەرتە بکات لە ئێستادا، بۆیە ئەم کەرتە ئەبینی نرخەکەشی بەدەستی بازرگانەکانەوە. و لەم کاتە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ نوێنەری کۆمپانیەکان کۆبنەوەمانەبێ و دۆداچوونمانەبێ بۆ ئەوەی بگەین بە نرخێک کە بەڕاستی ئێستا خواست لەسەر بنزین دابەزیە و هەروەها نرخی نەوتیش لە بازاڕەکانی جیهانە دابەزیە. ماوەی چەند ساڵێکە هاوڵاتیان بەبێ سوتەمەنی زستان بەڕێ دەکەن، حکوومەتیش لە وەرزی پاییزدا بەڵێن دەدات بە پێدانی نەوتی سپی بۆ ماڵان، بەڵام بەڵێنەکانیان جێبەجێ ناکرێت. نرخی نەوتی خاو لە بازاڕەکاندا بەرز بێتەوە، ڕاستەوخۆ نرخی سوتەمەنیش بەرز دەبێتەوە. بە پێچەوانەوە نرخی نەوتی خاو دابەزێت، نرخی سوتەمەنی بە 1001 پاساوی جۆراوجۆر دانابەزێندرێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.